گەورەی ئەم ڕۆژانە نۆمینەی حاجیان. یەکەم، خوددا سوێندی پێ خواردووە. خودای گەورە دەفەرموێت وەلفەجر وەلەیال عەشر، واتە سوێند بە کاتی بەرەبەیان، سوێند بە 10 شەوی مانگی دوولحجە، مەبەست لێی 10 ڕۆژەکەیەتی. خودای پەروەردگار بە گەورەی و شکۆمەندایەتی خۆی سوێند بەم 10 ڕۆژە دەخوات. دیارە ئەم ڕۆژانە لە لای خودای گەورە زۆر گرنگ و پیرۆزن، بۆیە لەسەر ئێمەش پێویستە گەورەی و گرنگی پیرۆزی ئەم 10 ڕۆژەمان لەلا بێ و فەرامۆشیان نەکەین. دووەم، گەورەترینی ڕۆژەکانی دنیایە. پێغەمبەری خوددا صلی الله عليه وسلم لەبارەی ئەم 10 ڕۆژە دەفەرموێت گەورەترین و پیرۆزترین ڕۆژەکانی دنیا 10 ڕۆژی سەرەتای دوولحجەیە. زانایان دەفەرمون چونکە لەم 10 ڕۆژەدا ڕۆژی تەرویە و عەرەفە و نەحری تێدایە. چۆن مامەڵە لەگەڵ ئەم 10 ڕۆژەدا بکەین؟ ئێستا کە زانیمان کە ئەم 10 ڕۆژە زۆر خۆشەویست و گەورەیە لە لای خودای گەورە، جێگەی خۆیەتی بۆ بەرز ڕاگرتنی ئەم 10 ڕۆژە پێویستە ئەم کارانە بکەین. یەکەم، ئەنجامدانی هەموو کردەوەیەکی باش و پەسەند. ابن عباس رضی الله عنه دەفەرموێت پێغەمبەری خوددا صلی الله عليه وسلم فەرموویەتی هیچ ڕۆژانێک نییە کە کردەوەی چاکەی تێدا ئەنجام بدرێت خۆشەویستتر بێت لە لای خودای گەورە وەکو ئەم 10 ڕۆژەی سەرەتای مانجی قوربان. وتیان ئەی پێغەمبەری خوددا صلی الله عليه وسلم، تەنانەت جیهادیش لە ڕێگەی خوددا وەک عیبادەتی ئەم 10 ڕۆژە نییە؟ پێغەمبەر صلی الله عليه وسلم فەرمووی بەڵێ، هەتا جیهادکردنیش پاداشتی ناگاتە ئەو عیبادەتانەی لەم 10 ڕۆژە ئەنجام دەدرێ، مەگەر کەسێ بەسەر و ماڵیەوە بچێتە جیهادکردن و لەوێش هیچیانی لێ نەهێنێتەوە. کەواتە 2 ڕکعات نوێژی سوننەت، قورئان خوێندن، ماڵبەخشین و زیکرکردن و سیلەی ڕەحم لەم ڕۆژانەدا لە لووتکەی هەرە بەرزی ئیسلامیش گەورەترە کە جیهادە. پیاوچاکان بەرنامەیەکی تایبەتی خوداپەرستیان لەم 10 ڕۆژەدا داڕشتووە. سعیدی کوڕی جوبەیر ڕەحمەتی خودای لێبێت کە ئەم 10 ڕۆژەدا دەهات ئەوەندە خۆی بە خوداپەرستی ماندوو دەکرد هەتا کەس نەیدەتوانی بۆ قسە و باسێک پێی بگات. ئەم کردەوانش هەموو کردەوەیەکی چاک و پەسەند دەگرێتەوە لە زیکری خودای گەورە بە شێوەیەکی گشتی و نوێشکردن، قورئان خوێندن و ڕۆژوگرتن، ماڵبەخشین و سەردانی خزمان و هاوڕێیان، بەسەرکردنەوەی نەخۆشان هەتا دوایی. ئەم کردەوە چاکانە لە هەر کات و ڕۆژێکدا ئەنجام بدرێت لە لای خودای گەورە خۆشەویستە، بەڵام لەم 10 ڕۆژەدا پاداشتیان گەورەتر و خۆشەویستترە لە لای خودای گەورە. لەبەر ئەوە تا پێمان دەکرێت سوود لە هەموو چرکەیەکی ئەم 10 ڕۆژە وەربگرین، دەرفەت نەدەین ئەم کاتە بە نرخ و پیرۆزە و گەورانە لە دەستمان بچێت. دووەم، زۆر زیکرکردنی خودای گەورە. خودای گەورە دەفەرموێت ليشهدوا منافع لهم ويذكروا اسم الله في أيام معلومات على واتە خودای گەورە دەفەرموێ زیکری ناوی خوددا بکەن لە ڕۆژانی زاندراو. عەبدوڵڵای کوڕی عەباس خوددا لێیان ڕازی بێ دەفەرموێ مەبەست لە ئەیامی معلومات 10 ڕۆژی یەکەمی مانجی دوولحجەیە. لە عەبدوڵڵای کوڕی عومەرەوە خوددا لێیان ڕازی بێت گوتی پێغەمبەری خوددا صلی الله عليه وسلم فەرموویەتی هیچ ڕۆژانێک لە لای خوددا لەم 10 ڕۆژە گەورەتر نییە و هیچ کردەوەیەکی چاکە خۆشەویستتر نییە لە لای خودای گەورە وە کردەوەی چاکە کە لەم 10 ڕۆژەدا ئەنجام دەدرێت. بۆیە فەرمووی لەم ڕۆژانەدا زۆر الله ئەکبەر الله ئەکبەر لا إله إلا الله والله أكبر الله أكبر ولله الحمد بڵێنەوە. عەبدوڵڵای کوڕی عومەر و ئەبوو هورەیرە خوددا لێیان ڕازی بێت لەم 10 ڕۆژەدا دەچوونە بازاڕ و تەکبیریان لێدەدا و خەڵکیش لەگەڵ تەکبیری ئەوان تەکبیریان لێدەدا. کەواتە هەوڵ بدە لە هەموو کات و ساتێکی ئەم 10 ڕۆژە زۆر زیکری سبحان الله والحمد لله ولا إله إلا الله والله أكبر دووبارە بکەیتەوە، چونکە هەوڵانی پێغەمبەر صلی الله عليه وسلم ئەم سونەتەیان زۆر بە ئاشکرا ئەنجام دەدا. سێیەم، پاڕانەوە و داواکردن لە خودای گەورە. ئەم 10 ڕۆژە ڕۆژی پاڕانەوەیە، بەتایبەت لە ڕۆژی عەرەفە کە دوعا تێیدا قبوڵ دەبێت وەک پێغەمبەر صلی الله عليه وسلم دەفەرموێ گەورەترین و باشترین پاڕانەوە پاڕانەوەی ڕۆژی عەرەفەیە و باشترین پاڕانەوە ئەوەیە کە من و پێغەمبەرانی پێشە من وتویانەتەوە، ئەویش لا إله إلا الله وحده لا شريك له له الملك وله الحمد وهو على كل شيء قدير.
لە سالمی کوڕی عەبدوڵڵای کوڕی عومەرەوە خدا لەیان ڕازی بێت ڕیوایەت کراوە کە لە ڕۆژی عەرەفە کەسێکی بینیوە داوای شتی لە خەڵکی دەکرد و پێی وت ئەی لاواز و زەبوون ئایا چۆن لەم ڕۆژەدا داوا لە غەیری خودای گەورە دەکرێت بەمانەی ئەم ڕۆژە ڕۆژی پاڕانەوە و داواکردنە لە خودای گەورە. چوارەم ڕۆژوگرتن لەو کردەوانەیە کە پێغەمبەر صلی الله عليه وسلم زۆر گرنگی پێداوە. یەکێک لە خێزانەکانی پێغەمبەر صلی الله عليه وسلم فەرمیەتی پێغەمبەری خدا صلی الله عليه وسلم 9 ڕۆژێ ذوالحەجە و عاشوڕا کە دەکاتە دەی محەڕەم 3 ڕۆژ لە هەر مانگێک 13 و 14 و 15 و هەروەها دووشەممە و پێنجشەممان بە ڕۆژوو دەبوو کەوابوو بە ڕۆژووبوونی ئەم ڕۆژانە زۆر خێرن بە تایبەتی ڕۆژی عەرەفە کە پێغەمبەر صلی الله عليه وسلم تەئکیدی لەسەر کردوتەوە بەڵام بۆ ئەو کەسەنە کە لە فەریزەی حەجە. هەروەها پێغەمبەری خدا صلی الله عليه وسلم دەفەرموێت ئومێد دەکەم لە خوددا کە بە ڕۆژووبوونی ڕۆژی عەرەفە بکاتە مای سڕینەوەی گوناهی ساڵی پێشخۆی و ساڵی پاشخۆی جا ئەگەر گوناهی بچووکی نەبوو ئەوە پلە و پای لای خودای گەورە پێبەرز دەبێتەوە. جگە لەم خەڵاتە گەورەیە خدای گەورە دۆزەخیشی لێ دوور دەخاتەوە وەکو پێغەمبەری خدا صلی الله عليه وسلم دەفەرمێ هەر کەسێک ڕۆژێک لە پێناوی خودادا بە ڕۆژوو بێت ئەوە خدای گەورە 100 ساڵ ڕێی دۆزەخی لێ دوور دەخاتەوە. لە کۆتاییدا دەتخوا ئەوە گەورەترین دیاری نییە بۆ تۆی مسلمان ئەوە خۆشەویستی خدای گەورە نییە بۆ کەسانی گوناهباری دابڕاو لە خدای گەورە مسلمانی زیرەک پێشبڕکێ لەگەڵ کات دەکات و ئەم هەلە لەدەست نادات و تەرازوی ڕۆژی دوای پڕ دەکات لە کردەوەی چاکە. جا ئەی ئەو کەسەی بەتەمای سەرکەوتنی لە ڕۆژی دوای و ببیتە خۆشەویستی خدای گەورە و سنەتی پێغەمبەری پێشەوا صلی الله عليه وسلم زیندوو ڕابگریت ئەی ئەو کەسەی کە دەتەوێت گوناهەکانت ڕەش بکەیتەوە قۆڵی خۆتی لێ هەڵماڵە و حەقی تەواو بدە بەم وێزگە پڕ خێر و بەرەکەتە زۆر چاکەی تێیدا ئەنجام بدە چونکە ژیان دەرفەتە و دووبارە بوونەوەی نییە.